ئازیزان دووبار سڵاتان لەبێت کورسات مەگەزین بەردەوامی هەیە وەکە زانین لە هەموو جیهانە هەفتە نمایش هەیە وەکو هەفتە نمایشی نیویۆرکمان هەیە هەفتە نمایشی میلانمان هەیە لە کوردستان و لە سلێمانیش هەفتە نمایشی سلێمانیمان هەیە جلوبەرگی سلێمانیمان هەیە کە لە ئێرە چەندین کەسی شارەزا چەندین دیزاینەری بەتوانات چەندین جلی جیاواز لە نێو ئەم هەفتە نمایشەیە نمایش شەکرێن جا هەر لەبەرم هۆکارە ئەم ئێوارەیە گفتوگۆی ئێمە لەگەڵ میوانەکانمان لەبارەی جلوبەرگ و لەبارەی فاشیۆنەوە بێت ئەم ئێوارەیە خات و تابلە فازیل دامەزرێنەری هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی هەروەها کاک زانیار ئەحمەد دیزاینەری جلوبەرێک لە نێو سۆدەی کورسات مەگەزین میوانی ئێمەن بەخێربێن سەر زۆر زۆر بەخێربێن جا خات و تابلۆ یەکەمی پرسیارم بۆ تۆ بێت لە ئێستادا ئامادەکاریەکانی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی لە شۆدایە ئامادەکاریەکان زۆر باش هەڕوا تقریبا ئێمە دوو سێ مانگێکە بێ دەستمان پێ کردووە و ئێستاش مانگێکمان لەبەردەست ساماوە هێشتا بۆ ئامادەکاری و لە پرۆسی ئەوەیان کە نمایشکارەکان فۆرم پڕەکەنەوانێ و ئەو ستانداردانەی کە هەمانە ئەم ساڵ و دواتر باسێکین باسێک سەر باسی مشتێنەکەم دیزاینەر فۆرم پڕەکەنەوە دووبارە بۆ بەشداریکردن ئیتر باشە ڕاشتەکان زۆر باشە دەستان وەرد کاک زانیار وەکو دیزاینەرێک بەشداری لە سێمین وەرزی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانیە چی بووە هۆکاریەوەی کە بەشدار بی بۆ ئەم ساڵ؟ طبعا بۆ جاری یەکەمە من لە هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بەشدارە بم کە وەکو تیمی دیزاینەرەکان سەرپەرشتی دیزاینەرەکان و لامان کاتە خۆشم کۆلێکشنێکم هەیە هۆکاری بەشداریکردنەکەش ئەو دوو ساڵەیە کە زۆر بەسەرکەوتووی هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی کرا وەرزی یەکەم وەرزی دووەمی ئەو کاتە بەداخۆ نەمەتوانی بەشداریکم بەهۆی هەندێکی شکاری تایبەتی خۆمەوە بەڵام کە بینیم کە ئەو ینی بەو شێوازە پرۆفشناڵانە ئەم هەفتە نمایشە بەڕێوە چوو حەزم کرد کە ئەم جارش بۆ وەرزی سێم خۆم بەشدارەوەم تایە هەمووکو تیم هەمووکو دیزاینەر هەر بژێمان هەفتە نمایشی جلوبەرگی سلێمانی بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتە بە خۆشحاڵیەوە بۆ جاری دووەمە بەڵێ بێگومان ئەنجا ساڵی پار نمایشی جلوبەرگەکان جلوبەرگی مناڵانمان هەبوو جلوبەرگی پیاوان جلوبەرگی کوردی لە ئەم ساڵە مەتریالەکان چیترە بن هیچ بەشێکی دیکە زیاکراوە ئەو 650 جلوبەرگە پارچەی کە پار با بڵێن نمایش کران ئەم ساڵ هیچ زیادی کردووە؟ بە دڵنیاییەوە دایمان تەرکیزمان لەسەر ئەوەیە کە کەتەگۆری واتە جۆری بەشدار بووەکان دیزاینەرەکان دابشکەین بەسەر هەموو بوارەکانە چ ئەکسسوارات بێ جلوبەرگی ئاهەنگەکان بێ بۆنەوە ئاهەنگەکان جلوبەرگی نەتەوەی کولتوری خۆمان بێت جلوبەرگی مناڵان و سپۆرت حیجاب هەموو بوارەکانمان بەسەر کردوتەوە بەڕاستی ئەم ساڵیش بە دڵنیاییەوە هەموو بوارەکانمان هەیە و لێرەشەوە هەر دیزاینەرێک یعنی ئەگەر نەیویست بێت بابێت بەشداری کا لەگەڵمان هێشتا کاتمان ماوە بڵێ مەرجەکانیشمە بکە ئەو دیزاینەری کە تا ئێستا بەشداری نەکردبێت چ مەرجێکتان هەیە بۆی کە بەشدار بێت؟ بەڵێ سەرەتا ئێمە دیزاینەرەکان یان خۆت براندەکان چۆن بەشداریەکەن فۆرمێکمان هەیە لە ڕێگەی وەبسایتەکەمانەوە sulifashionweek.com لێەوە فۆرمێک پڕەکەنەوانێ کۆمەڵێک معلوماتە ئەبێ ئەو معلوماتانە بنێرن بۆ ئێمە لە دوای ئەوە ڕیڤیوە کرێتەوانێ سەیری ئیشەکانیان نەکرێ بزین ئایا خیبرەی چۆن ئەم کەسە چکە بەڕاستی ئەبێت خیبرەی هەبێ ئێمە تەرکیزمان زۆر لەسەر کوواڵەتیە و دوای ئەوە سیرەکەین بەشێکمان هەیە دیاری ئەکات کە ئەوێت چی ئارسکا جلوبەرگی کوردیە یا ئەوانەی کە باسم کرد و هەشت پارچە ئەبێت ئامادە بکە لە دوای ئەم میتینێکی لەگەڵاکەین قسەی لەگەڵاکەین مەرجەکانی پێ ئەڵین کە بێ هەشت پارچە ئامادەکە و ئەم ساڵ سیمێکمان هەیە تیمەکەشمان ئەوەیە کە کەیڤێک دروستەکەینەوە ئەشکەوتێک ئایدیاکەمان لەوە هێناوە تێکەڵکردنی ئەو کەڵەر و ئەو ئەتمۆسفیرەی کە لەناو ئەشکەوتە هەیە لەگەڵ ئەو جلوبەرگانە ینی میوانەکان کە هێنە ژوورەوە تاوان زۆر باسی بەشە ئارتەکەی ناکەم بەجێ هێڵم بۆ ئارتایرەکەمان جیاوازێکی وەرزی سێمان بۆ بکە لەگەڵ وەرزەکانی ترا ئەم ساڵ چیتان کردووە کە جیاوازە بە دڵنیاییەوە ئێمە هەموو ساڵێک دایمەن لە ئەپگریدین و کواڵەتیش زۆر تەرکیزمان لەسەرێتی هەر ساڵێک شتێکی باشتر پێشکەش بکەین ئەم ساڵیش بە دڵنیاییەوە جیاوازێکی گەورەمان کردو ئەویش زۆر تەرکیزمان لەسەر کۆنسپتە و لەسەر لایەنە ئارتەکەیەتی بەڕاستی و بۆیە ئەگەر دیقەتی وەرزەکانی پێشوو بن لە ڕووی دیکۆرەوە ینی زۆر شتێکی واومان نەکردووە ینی باخۆم ئەو شتە بڵێم ئەم ساڵ هەموو تەرکیز ماخستۆتە سەر دیکۆریشن ئەویش بەس بۆ ئەوەی کە
ئەو کەسانی کێنە ژوورەوە و شتێکی ئینتەرناشنال پێشکەشکەین بەڕاستی ئەمە یەکێکە بێت لە جیازە زۆر گەورەکان کە ئەم ساڵ هەمانە و بێجگەلەوەی کە لە ڕووی کواڵەتیەوە لە ڕووی تیم بەردەوام هەموو ئەوانەی کە پێشتریش لەگەڵمانە بوون ئێستش لەگەڵمانە هەموو بەیەکەوە ئیشەکەین ئێمە ئیتر ئەوەی کەسی دەرەوە بەشدارە جگە لە ناوشاری سلێمانیە جگە لە هەرێمی کوردستان و عێراق بۆ دیزاینەرەکان بڵێ لەگەڵمانان بەس جارێ وردە ئەوانیش بڵاویانەکەینەوانێ هەموو شتێک سوێڵ نەکەم جارێ ئاگام لێتانە بڵێ نمایشکارەکانمان بڵێ خەڵکی لۆکەڵی تایە و خەڵکی ئینتەرناشناڵیشی تایە زۆر تەرکیزمان کردو ئەم ساڵ تۆزێترین لە نمایشکارەکانە ینی زۆر ستانداردتر ئیشەکەین بەڕاستی ینی چۆن بڵی زۆر سپیسیفیک زیاتر بزەبت لە هەموو لایەنەکانیان نمایشکارەکان بڵێ هەتا فەیسیان ڕەنگی قش و هیچیان باڵان لە 170 کەمتر نیە سەر و 170 نمایشکارە جیهانیەکان بەڵێ بزەبت ئیتر لۆکەڵ و ئینتەرناشناڵیشمان لەگەڵایە باشە بە هیوای سەرکەوتن زۆر سپاس کاک زانیار بێمەوە لای تۆ وەکو دیزاینەرێک تاوەکو چەندێک گرنگە نەک تەنها سلێمانی فاشن ویک بەڵکو چەندین دیکەی سلێمانی فاشن ویک هەر لە کوردستانە بەگشتی هەمان بێت خۆی ئەم فاشن ویکەی کە ئێمە یەکەین ئەمانجی سەرەکی چییە؟ ناساندنی دیزاینەرەکانمانە بە کوردستان بە دەرەوانێ بۆی کە ببینن کە بەرهەمی ناوخۆمان چەندێک ئێمەش ینی توانای دیزاینەرەکانمان پیشان بین چکە بەڕاستی ئەو توانای من و تابلۆ ئەیبینین لەم دیزاینەرانی کە ئێستا چۆن لێ فۆرمیان پرگرۆ دەستیان کرد بە ئیشەکانیان ینی بەبێ ئەوەی کە ئێمە هیچ ئەکادیمێکمان تا ڕادێک لە چاوڵاتیان تریش ئەکادیمێکی وامان نییە ئەوەی کە هەوڵمان بۆە خۆمان هەوڵمان بۆە لە ڕێی کۆرساتەوانێ بیکەین بەڕاستی زۆر شتی باش شتی بە کوالەتی دیزاینی جوان دوورمانی پاک شتی زۆر جوان ئەبینین ئەوەی کە ئەمانوێ لێرای پیشانی بین توانای گەنجەکانمانە کە تەواو ئیتر ئێرش ئەتوانێت بۆ بەرهێنام کرد لە بواری جلوبەرگی کاژوڵ بێت جلوبەرگی کوردی بێت جلوبەرگی مناسبەکان بێت بە کوالتێکی زۆر باشیش یعنی ئیتر پشت بۆ بەستین کە وردە ئەم تیجارتە بێتەوە ناو خۆمان لە جیاتیەوەی کە لە دەرەوە بیهێنین چکە کەسی شارەزامان زۆرە و کەسی بەتوانامان زۆرە ئێمە ئەمانوێ ئامانجی سەرکی لەم ئیڤنتەیە توانای گەنجەکانمان پیشان بین بۆ هەمووان براندینکردنی جلوبەرگی خۆمان ئەکیت ئەم دیزاینەرانی کە هەمان ئێستا زۆربیان سەرەتاین ینی تایەتی بۆ منە پێشتر تەجروبەی باشێکە بۆ بەڵام تیا شایەتی کە سەرەتاییەکە ئەمە ئەزمونێکی چکە ئەمە دەرگایە کە بۆ نوێەکان زیاتر لە کۆنەکان باشە ئێمە چەند ساڵە ینی لە ئیشەکەین ئەمانەوێت ئەوانی کە تازن شتەکانیان ببینێت تواناکانە ببینێت ئەمە ئەنی سلێمانی فاشنوێک دەرگایەکە بۆی کە توانێم گەنجانە پیشان بەسە خۆش بێت تا چەند ئەمە هۆکارێکە بێت باسی لە تواناکانی گەنجان کرد بەڵام ئەم هەفتە نمایشە تا چەند هۆکارێکە بێت بۆ بەرەو پێشبردننی پیشەسازی جلوبەرێک لە هەرێمی کوردستانەوە ئەوە یەکێکە لەو خاڵە سەرەکیانەی کە ئێمە بەردەوام ئیشی لەسەرەکەین هەموو ساڵێک تەرکیزێکی زۆر باشمان ستۆت لەسەری بە پیشە سازیبوونی جلوبەرگیش لەو نقطەیەوە سەرهەڵەیە کە ئێمە وەکو کاکزانیار باسی کرد دیزاینەرەکان پێ ئەگەێنین پێگەشتن چییە ینی یەتە سەر ستەیجی سلێمانی فاشن ویک ئەوەی پێێتی ئەو توانایی پێێتی پیشانی ئەیە وردە خەڵک ئەیناسێت ئیشەکانی بڵاو بێتەوانێ دوایەوە من جارێک پرسیاری لێکم بێ زەحمەت ئەمە چۆن بۆم دروستەکەی ئەچمە لای شۆڕومەکەنەوانێ ئەمە وای لێت لە باتی ئەوەی کە بڕوان لە دەرەوە درێسێک ئۆردەرکات جلوبەرگێک ئۆردەرکە یەت داوا لە دیزاینەرێکەکە ئەمە جێی خۆشحاڵیە تۆ مەجالێکی گەورە مارکتینێکی گەوری بۆ ئەەکەین ئێمە لە ڕێگەی سلێمانی فاشن ویکەوە بۆی توانەکانی خۆیان پیشان بن هەم دیزاینەرەکان و براندەکان و نمایشکارەکانیش لەگەڵیە ئەوانەی کە فاشن مۆدڵن زۆر باشە کاکزانیار جلوبەرگی کوردی تایە دیزاینەکان ئەکید سلێمانی فاشن ویک جلوبەرگی کوردیمان بۆ بکە سلێمانی فاشن ویک نایە بە جلی کوردی چکە مۆرکی کوردەواری ئەبێت لە هەموو ئیڤنتەکانمانە هەبێت مەرج نییە بەس فاشن ویکەکانمان هەفتە نمایشەکانمان ئەبێت لە هەر پرۆگرامێکە هەر بەرنامەیەکە کە ئەکرێت احتمام بەوە بدرێت یعنی کە جلی کوردی مۆرکی کوردەواریە
ئەگەر بەلایانی کەم و هیچی تیانە بەیەکێک لە کۆلێکشنەکان ئەکیدم کە زیاتریشی تیا کۆلێکشنی زیاتر تیا کە تایبەتە بە جلی کوردی بۆی ئەوەی کە زۆر احتیمامی پێدرا ئەبێت دیزاینەرمان هەبێت لە بوارە کە تایبەت بە جلی کوردی و لە هەمان کاتە تازەگەری تیا بکرێن تازەگەریەک لە سنووری خۆیان لە سنووری کولتوری کوردی بمێنێتەوە هەندێک ئەوەی کە دەستکاری جلی کوردی بکرێ و ناشرین بکرێت بەڵام ئەمانەوێت ینی گۆڕانکاری بکرێت جلی کوردیا لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی دیزاینەوەوانە لە ڕووی گۆمەڵە گۆڕانکاری بەڵام لە سنووری خۆیان دوو پرسیارم هەیە پرسیارێکیان بە یەکەم جار لێو کەم وەکو دیزاینەرێک باسی ڕێککەوتنی خۆمان بۆ بکە کە جلەکەمان چۆن بێکەوە ڕێککەوتووە باسی هەمان بۆ وڵی سڕێکەکە زۆر سڵ بوو بابڵی ڕێکەوتینە بەڵام جوان ئەوە بووە ئێستا جلەکەی من و ئەو زۆر جوان پێکەوتن سیق بۆ چکەرمان چاکەتی هەڵدارمان لە بەرا و هەر چواریشمان ینی پارتێکی سپیمان بەشێکی سپیمان هەیە گەتیایەتی ئیتر دیارە بە حکومەوەی دیزاینەر هاتووە ئەمە باسی سلێمانی فاشن ئەبێ شتێکیشی تیابێت بەڵام زۆر جوانتان سێوە بەتایەتی ئەو دوانتان کەواتە کاک زەنار پرسیارەکەی دیکەشم بۆ تۆ ئەوەیە باسی جلوبەرگی مناڵانمان بۆ بکە وتمان با بڵێن ئەوانەی کە بەشدار ئەبن ئەمساڵ مۆدێلەکانمان نابێ باڵایان لە 170 کەمتر بێ ئەی باشە بۆ مناڵان چ مەرجێک هەیە مناڵان بڵێن مەرجێکی دیاریکەوەمان نێ بڵین باڵای ئللا بێ ئەو نەبێت کە کۆلێکشن لە باڵا چ شتێکی تر هەیە بۆ مناڵەکە کۆمەڵێک تەمەند دیارێکرێت وایە جیاوازەکە ڕەنگە هەنێک بۆ مناڵ ئەو بارەی تیابینی ئەو توانای تیابینی کە ئەتوانن بەسەر ستێجێکە بڕوە حرەکە بکە باشە ینی ئاتن ئەوە ئەگەرێتەوە بۆ سەر دایک و باوەکە هەست بەو شتاگەن کە ئەمە لە مناڵایە خۆ مناڵی خۆی ئەوەی تیانێ بڵێ منەچم ڕەنوەیەکەم لەم هەفتە نمایشە بەشدارمێ ئاتن دایک و باوکەکان زیاتر ئەبینێکە ئەم مناڵی توانایەکی هەیە کە لە ڕۆی ڕۆشتن و هاتن و ئامتمانە بەخۆبوونەوەن ئەوان زیاتر هەنێک مناڵە بینی کە جلێک لە بەرەکە یەکسەر دەسەکا بە هاتن و ڕۆشتن و خۆی باوەزلەکەەوە زۆر شتێکی جوان تایبەتە ئەکید ئەوانە دایک و باوەکان زیاتر دیاریانەکەن زانیاری تیابێت لە کاتی نمایشەکانە زانیاری لەسەر جلوبەرگەکە لەسەر دیزاینەکە کۆنسپتێکمان هەیە ئەمساڵ بانێ لەم جارێ پرسیارەکانە نازانڵی لەگەڵ تیمەکەی ئێمە ئامادەکاری بێتانەڵێن ئەکیت هەر لە کورساتەوە کەواتە باسی ناکەین هەتا ئاگای کلینە نزیکی هەفتە نمایشەکە بەڵام زانیاری زۆر جوانمان حاضر کردووە زۆر سەرنجڕاکێشە با هەنێک شت بڵم بەڵام هیوای خۆتانم پێ بڵێن بۆ داهاتووی پیشە سازی جلوبەرگیش لە هەرێمی کوردستان هیوای ئەوە چییە؟ ئۆکەی با جوابی ئەوان بەمەوە سەرەتا کۆمەڵێک زانیاریمان حاضر کردووە تایبەتە بە جلوبەرگی کۆنی کوردی کە ئەڵەم کۆنی کوردی ینی ئەگەڕێنەوە بۆ زۆر زۆر سەردەمێک پێش ئێستا باسی ئەوە ئەکەین کە بۆچی ئەم فابریکە بەکارهێناوە بۆ ئەم جۆرە قماشە بەکارهێنراوە لەو سەردەمەیە و دوایی بۆ گۆڕاوە بە شتێکترە هەم لە ڕووی ئاسانکاری ئیشەوە تە کۆمەڵێک شتیترە وەکو ئەوەی کە چه هیوایەکەم هەبێت لە پیشەسازی جلوبەرگە هیوام ئەوەیە کە ئەوەی کە لە بوارەکە ئیشەکات بەڕاستی نە من بەتەنیا ئەتوانم ئەم بوارە بەرەو پێش بەرم نە کاکزانێر هەمومان بەیەکەوە بڕاستی یعنی هەرەوەی کە بۆن منە شوێنێک گێتە پێشۆڵێ وەرە من دەستانەگرمی و کۆمەڵی گەنجن ئێوە پلاتفۆرمێکی گەورەتان داناوە بۆ پیشەسازی جلوبەرگ هەر بە وشەیەکیش بێ ئەمە هیوایەکە بۆ ئێمە بەڕاستی یعنی بیرکردنەوەی مجتەمەعەکەمان بگۆڕین بەلایەکە کە فاشن زۆر زۆر دنیایەکی جوانە دیزاینە ینی ژیانەوەیە بەڕاستی ئەو باگراوەندە نیە و لەخوا بەجابێت تۆزێک ئاراستەکەشمان ڕێک کردوتەوانێ لەوەی کە هەبوو ئەو چەندین ساڵە خەریکین هەر بمێنن هەر بەژی ئەنجا ئەتوانن لە ئێرەشەوە بە ئەو کەسانە بڵێن کە بیانەوە بەشداری بکەن چۆن بتوان بەشداری بکەن لە نێو سلێمانی فاشن ویکە و کاتەکەشیان پێ بڵێن هەتاکەی ئەتوانن و کەی سلێمانی فاشن ویک دەست پێکات ئۆکەی لە ڕێگەی ماڵپەڕی سلی فاشن ویک .comەوە ئەتوانن ناو تۆمار بکەن چێ نمایشکار براندی جلوبەرگ و دیزاینەری جلوبەرگ ئیتر جلوبەرگ بێ ئەکسسوارات بێ پێڵاو بێ هەر شتێک بێ ئەتوانن فۆرم پڕکەنەوەنێ و بەشداری بکەن لەگەڵمانە و کاتەکەی 9 مانگیدا مانگێکمان ماوە ئێمە 2 ڕۆژ پریپەرێشنمانە بێت ڕاهێنانکردنمانە بێت بە نمایشکارەکان هەموو کۆ ئەبنەوە لە سلێمانی تیمەکەمان هەموو کۆ بێتەوە لەوێ دوای ئەوە ئامادابین بۆ نمایش من حەزەکەم من دایمە پرسیارم لێ کرێت ینی زۆربەی کار لە ڕێ سۆشیال میدیاکانەوە ئەو دیزاینەرانی کە سەرەتایان ئەڵم تۆ چۆن گەیشتی بەم ئاستا تۆ چۆن ئەمە چۆن بگەین چۆن هەوڵ بین لێرە پێتانەڵم سلێمانی فاشن ویک
دەرگایەکە بۆ ئێوە بۆ تواناکانی ئێوە کە ئەتوان لەم دەرگایەوە تواناکانی خۆتان پیشان بن بۆیە کاتمان ماوە ئەتوانە هەر کەسێک کە حەزەکە بەشدار بێت هەر لە ڕێی وێبسایتی سلێمانی فاشنویکەوانێ فۆرمەکە پڕکاتەوانێ و هیچ نەترسێت ئێمە هەموو ئەو مەرحەلەیەمان تێپەڕانوە کە مرحلەیەکی ئاسانە بەڵام لەسەرتاوە هەستەکە کە تۆ ناتوانیت قورسە بەڵام من خۆم بە مەرحەلات تێپەڕێم بۆ لایەن تێگەم لە هەموو دیزاینەرەکان بۆ ئێمە دەرگایەکی زۆر باشە بە هەموو ئەو دیزاینەرێک کە ئاێنەوە دەست پێ بکەن و چۆنڵی براندێکی تاوێت بەخۆیان دابنێن هەر بمێنن کاکسانیان خاتو تابلۆ زۆر خۆشحاڵ بووینم ئێوارە لە کورسات مەگەزینەوە لەگەڵمان بوون بێگومان لە ڕۆژانی نمایشەکەی دووبارە ئەتان بینین سپاسبیریش منەچێ سپاسی دەستگای میدیای کورساتەکەین کورسات بەڕاستی ماڵی هەمووان بووە هەموو جارێک و بۆ جاری دووەمە کە سپۆنسەری سلێمانی فاشن ویکەکەین دەستخۆشیان لێکن و سپاسی و پشگیریە گەورەی ئەەکەین دەستخۆشی بۆ ئێوە هەمیشە سەرکەوتم زۆر سپاس بۆ بەشداریکردنتان